سلام علیکم. منێکێکم لە بەشداربووەکانی ئاوات ئەکادمی لە کۆرسی کۆنتڕۆڵکردنی مێشک و ئەندازیاری دەرونی. من گرفتم هەبوو لە ترس لە وتاردان و ترسم هەبوو لە گیانەوەر لە مناڵیەوە ئەو ترسم لەگەڵا بوو و لە ڕێگای ئەم کۆرسەوە توانم کۆنتڕۆڵیان بکەم. زۆر یارمەتیدەرم بوون ئەم کۆرسە بزاڵبوون بەسەر ئەم ترسە و ماوەکەی 2 هەفتەی خایەن واتە زۆر بە ئاسانی کارێکی ئاسان ئەتوانیت ئەم ترسە کۆنتڕۆڵ بکەی لە ڕێگای لەنگەرگایەکان و لە ڕێگای تەکنیکەکانەوە و سوودی زۆرم بینی و زۆر شتان فێرکردن بۆ نمونە شێوازی ڕۆیشتن، شێوازی دانیشتن، شێوازی جلوبەرگ پۆشین و ئێستا زۆر باشم، هیچ ترسێکم نییە. لە ڕێگای ئەم کۆرسەوە تارسەرکردنیان کارێکی زۆر ئاسانە. داوا لە هەر کەسێک ئەکەم کە ترسی هەیە با بەشداری بکات بۆ ئەوەی وەکو من سوود ببینێ و ئەم کۆرسە پێشنیارەکەم بۆ خوشک و براکانم، بۆ ناسیاوەکانم، بۆ مامۆستاکان، بۆ ئەوەی ئەوانیش وەکو من سوود ببینن و یەکێک لە هەندێرەکانی من بۆ ئەوەی بەشداری بکەم لە کۆرسەکانی ئاوات ئەکادمی کچەکەم بۆ ئەویش چەند جارێک بەشداری کردووە لە کۆرسەکان، لە کۆرسی تالاکردنەوەی مێشک و لە زۆر کۆرسی تر. من لەو کۆرسە بەشداریم کردووە لە پەیوەندی من و منداڵەکان و زۆر سوودم بینیوە. پێشنیارەکەم بۆ هەر هەمووتان کە بەشداری بکەن. بەڕاستی ستافەکەیان زۆر نایابە، دەستخۆشی